بەمەبەستی کۆنتڕۆڵکردن و ڕێگری لە تەقەکردن و بەکارهێنانی چەکی بێمۆڵەت لەلایەن هاوڵاتیانەوە، وەزارەتی ناوخۆی حکوومەتی عێراق بڕیاری داوە لە ڕێگەی بنکەکانی پۆلیسەوە هاوڵاتیان بچن چەکە بێمۆڵەتەکانیان تۆمار بکەن. پۆلیسی کەرکووک ئامادەکاری تەواوی کردووە بۆ پێشوازی لە تۆمارکردنی چەکە بێمۆڵەتەکان. وتەبێژی پۆلیس دەڵێت هەر ماڵێک بۆی هەیە تەنها یەک چەک تۆمار بکات. ئامانج لە گرتنەبەری ئەم ڕێکارانەش بۆ ڕێگریە لە زیادەڕۆیکردن لە بەکارهێنانی چەکی بێمۆڵەت. هاوڵاتی توانێت ئەو چەکێکەوە لە ماڵەوە هەیەی لە هێزانیەکان دەیشارێتەوە یاخود بە ترسێکەوە دایناوە یاخود کاتێ لە گەڕان و پشکنینە ئەو چەکە دۆزرێتەوە تووشی کێشایەکی یاسا بێت. ئێستا ئەو کێشەیە نەما ئەتوانێت زۆر بەاحتیادی ئەو چەکە دوای ئەوەی کە تۆمارێکە لە بنکەی پۆلیسەکاندا دایبنێ لە ماڵەوە کاتێکی ڕان و پشکنینە بێ هیچ کێشەیەکی نییە لەبەرەوەی تۆمار کراوە لامان ئێمە ئاگادار کراینێتەوە. ئەمە وەکو بۆ کاراسانێکە بۆ هاوڵاتیان کە دیفاعکە لە خۆی خود تووشی کێشەیە نەبێ بۆ هەمان کاتیشدا بۆ ئێمە زۆر زەڕورە لەبەرەوەی تا بزانین ئەو چەکانێکەوە لە دەرەوەی یاسان چەندێکە لە چ شۆنێکن لای چێن و نەگەیتە گروپی تیرۆریستەکان یاخود گروپی باندی دزیکردن و ئەو شتانە. محەممەد خاوەن دوکانی کڕین و فرۆشتنی چەکە لە شاری کەرکووک مۆڵەتی فەرمی وەزارەتی ناوخۆی هەیە و ئەوانیش ڕاست پێدراون مامەڵەی کڕین و فرۆشتنی چەک لەگەڵ هەر کەسدا بکەن تەواوی زانیاریەکان لە داتایەکدا تۆمار بکەن و ئەو داتایەش دەگەڕێتەوە بۆ پۆلیس. ئێسام قرارە تازە هاتووە کە ئەڵێن هەر ماڵە هەر کەسێ سلاحی هەبێت ئەبێ بێت بۆ بنکەی پۆلیس تۆماریکە ڕقەمەکانی بە جۆری ئەو تۆمارکردنە هەر کەسە ئەگەر مستاحق بێ بەو چەکەی کە ئەیدەنێ مۆڵەتی بۆکەن. ئێمە بە هیچ شێوەیە چەک با کەس نادێن بە ڕەمەچی هەر کەسی بە بیدەنێ. ئێمە دوکانمانێ ئیجازەمانەیە بە جۆری ئیجازەکە هەر کەسە دێ بۆ لای ئێمە داوای چەکمان لێکە ئێمە هەوێ شتەکەی لێسەنین ئەنوانی کامی لێسێن ڕقم تەلەفۆنەکەی لێسەین بەو جۆرە ئێمە چەکەکەی دەینێ. بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ هەر ماڵێک چەکە بێمۆڵەتەکەی تۆمار کردبێت لە گەڕان و پشکنینی هێزە ئەمنیەکان لیان ناسەندرێت. ئەم هەنگاوەش ڕێگریە لە گەیشتنی چەک بۆ دەستی تیرۆر. بە جێبەجێکردنی بڕیاری تۆمارکردنی چەکی بێمۆڵەت لەلایەن حکوومەتەوە دیاردەی چەک هەڵگرتن نامێنێت. لەگەڵ ئەوەش لە هەر ڕووداوێکدا چەک تەقەی پێکرابێت بە زووی لەلایەن پۆلیسەوە تەقەکەرەکە و جۆری ئەو چەکەی بەکارهێنراوە دەدۆزرێتەوە. جگە لەوەش پۆلیس ئامار و داتای چەکی بێمۆڵەتی لە بەردەستدا دەبێت. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.